دوای ئەوە ئەی عیلاجی تر بۆ ئەوەی شەیطانەکان نەیەنە ماڵەوە، ئێمە ئەمانەوێ نەیەنە ناو ماڵەکانمان، چۆن ماڵەکانی خۆمان بپارێزین. بۆیە لێرەدا ئەنەسی کوڕی مالک بۆمانی ئەگێڕێتەوە، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر ئەتانەوێ ماڵەکانتان بپارێزن لەوەی کەوا شەیطان نەیاتە ناو ماڵەکانتانەوە، چونکە ئەگەر بێتە ماڵەوە ئەم کێشە و مەشاکلەمان بۆ دروست دەکات. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئان بخوێنن، بەڵام کام قورئان؟ قورئان هەر هەمووی شیفایە، هەر هەمووی عەظیمە، هەر هەمووی پارێزەرە. بەڵام ئەفەرمێ لێرەدا اقرأوا سورة البقرة في بيوتكم فإن الشيطان لا يدخل بيتا يقرأ فيه سورة البقرة. سورة بقرة یەکەم سورة لەدوای سورة فاتحة لقرآن پیرۆزە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو سورەتە بخوێننەوە لە ماڵەکانتان. بۆیە لێرە زۆر جار پرسیاری ئەوە ئەکرێ ئایا ئەگەر لە ماڵەوە تەلەڤیزۆنەکە هەڵکەین یاخود ڕادیۆیە هەڵکەین یان مۆبایلێک ئەو سورەتە بخوێنێ ئایا ئەمە کافیە؟ ئەگەر بۆ کەسێک نەزانێ قورئان بخوێنێ زۆربەی زانایان ئەفەرمون بابێکی تیا هەیە، جوابێکی تیا هەیە ببێ. بەڵام لێرەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئیقرأوا، نافەرمێ ئیسمعوا، واتە بیخوێنەوە ڕۆژانە ئەگەر بۆ 10 دەقە بێ بەشێک بێ یەک لاپەڕەیەک بێ لە سوورەتی بەقەرە لە ماڵەکانە با بیخوێنینەوە بۆ ئەوەی شەیطان نزیکی ئەو ماڵە نەکەوێ. کاتێک کە ئەوەی تیا خوێندرا ئیتر لەو ماڵە دەرەچێ. بۆیە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سورة البقرة أخذها بركة وتركها حسرة. هر کەسێ ئەو سوورەتە ئەخوێنێ ئەوە بەرەکەت وەرئەگرێ، بەرەکەت دێتە ناو ڕزقێەوە، بەرەکەت دێتە ناو ماڵەکەیەوە. بەڵام ئەو کەسەی وازی لێ ئەهێنێ نایخوێنێتەوە، لە ماڵەکەی نایخوێنێتەوە، ئەوە تووشی حەسرەتی ناو دڵی ئەبێ. و لە ناو سوورەتی بەقەرەیە براکانم خۆی چەندێ عەظیمە، چەندێ گەورەیە، ئاەتێک هەیە زۆر پیرۆزە لە ناو ئەم سوورەتەیە. ئەگەر بێت و کەسێک بڵێ من سوورەتی بەقەرەم پێ ناخوێندرێتەوە یان نازانم بیخوێنمەوە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە ڕیوایەتێکە هاتووە سئل عن أي آية أعظم في كتاب الله. أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوەڵان پرسیاری لێ ئەکەن لەناو ئەو قورئانەدا کە هەر هەمووی عەظیمە و پیرۆزە کام ئاەت زۆر گەورەیە و پیرۆزە لە لای خوای پەروەردگار؟ سئل مرارا، چەند جارێک پرسیاری لێ کرا، ئەم جار جوابی دایەوە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لێ بێ، قال آية الكرسي الله لا إله إلا هو الحي القيوم. بۆیە لە سەرەتای ئەو کاتەی مناڵە چێتە مەکتەب لە سەفی 1 و 2 ئەم مناڵە فێری ئەو شتە ئەکرێ. بۆیە نابێ هیچ کەسێک بڵێ من ئەمە نازانم. سوورەتی ئاەتی کورسی کەوا لە ناو سوورەتی بەقەرەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ أعظم آية في كتاب الله. بۆیە با خۆمان فێری ئەو ئاەتە بکەین. ئەگەر بێت و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک بەیانیان بیخوێنێ يكون له حافظا حتى يمسي. ئەو ئاەتە حیفظی ئەکا. لە چی حیفظی ئەکا؟ ئەم کەسە تووشی گوناحە نایە، تووشی تاوان نایە، تووشی هیچ شتێک نایە، حافظە لەسەری ئەم ئاەتە. بۆیە دوای ئەوە ئەفەرمێ وەکو لە حەدیثێکە هاتووە کە ئومامە بۆمانی ئەگێڕێتەوە، ئەفەرمێ عن أبي أمامة قال رسول الله صلى الله عليه وسلم من قرأ دبر كل صلاة، نەک هەر بەیانی یاخود ئێوارە لە کاتی خەوا بیخوێنی، بەڵکو دبر كل صلاة لە دوای هەموو نوێژێک کاتێک کە نوێژ تەواوە بێ ئەم ئاەتە بخوێنەوە. بڕواتان هەبێ نەک دەقەیە، لەوانەیە نیو دەقەش لە وەختەکەت نەبا، نەک کاتێک کە نوێژەکەی لە ماڵەوە بێ یاخود لە مزگەوت سەلامت دایەوە هەستی دەبچیتە دەرەوە بەغار. ئەم ئاەتە بخوێنەوە، ئاەتی کورسی. دوای ئەوەی کۆمەڵی ئەذکاریشمان هەیە، ئەفەرمێ من قرأ آية الكرسي دبر كل صلاة مكتوبة لم يمنعه دخول الجنة إلا الموت. يعني بيتو أجر أم كسا لدواي همون يجيبي خيني يكسر أتيت ناو بهشتوا أوي منعي أكال بهشت أويا كواز زندوه هشتانا مردوا. يعني أجر بيتو أم كسا بمري يكسر أتيت ناو بهشتوا. براستري جورترين بلغية أما بوتشونا ناو بهشت، جورترين مجدية. بۆیە براکانم
با ئەم ئایەتە لەبەر بکەین و دوای هەموو نوێژێ بیخوێنینەوە و دوای بەیانیان و لە کاتی خەوتنیشا لەسەر جێ بیخوێنینەوە بۆ ئەوەی ببێ حافڵێک بەسەرمانە.